ئەگەر بێت و هەموو بۆریەکانی خوێنێ درێژ بکەیتەوە نزیکەی 95,000 کیلۆمەتر درێژە بێتەوە. هەموو ڕۆژێکیش نزیکەی 7,500 لیتر خوێن هەڵەگرێت کە لە هەر جارێکە 4 بۆ 5 لیتر دووبارە دروست ئەکرێتەوە و ئۆکسجین ئەگوازێتەوە لەگەڵ خۆراکە بە نرخەکانە وەکو گلوکۆز و ترشە ئەمینیەکان بۆ شانەکانی لەش. هەموو ئەو خوێنانە زەبرێک دروستەکەن لەسەر دیواری ماسوولکەکانی دەمارەخانەکان. ئەو زەبرێژ ناوەبرێ باپەستانی خوێن کە بەرزە بێتەوە و نزمە بێتەوە لە هەر لێدانێکی دڵە بەرزە بێتەوە لە کاتی کرژبوونی دڵە و کاتێ دڵپاڵ بە خوێنەوەنێت بەناو خوێنبەرەکانە. ئەمە کرژبوونی پستانی خوێنتە ناوەبرێ بە سیستۆلک پرەشر. کاتێک کە دڵ بشۆیات لە نێوان هەر لێدانێکە پستانی دڵدا ئەبەزێ بۆ نزمترین ئاست ناوەبرێ بە دایستۆلک پرەشر. ژمارەی لێدانەکانی دڵ هەر تاکێکی تەندروست ژمارەیەکی دیاریکرا و لێدانی دڵ بەرهەمەهێنێ لە نێوان 90 بۆ 120 میلیمەتر جیوەیە. پستانی دایستۆلیکیش لە نێوان 60 بۆ 80 بەیەکەوە ژماریانکەی خوێندنەوەی ئاسایی کەمترە لە 120 و لە 80 زیاتر. خوێن هەموو بەشەکانی لەش تێدەپەڕێنێت ئەویش بەناو بۆریەکانی سیستمی سوڕی خوێنە. لە هەر سیستمێکی بۆریەکانە چەند شتێک خێرا تێپەڕبوونی خوێنەکە زیاکات بەناو بۆریەکانە. جۆری شلەمەنیەکان شلەی زیایە یان تەسەکبوونەوەی بۆریەکان. بۆیە کاتە خوێن زۆرە بێت پێویستە بە فشاری زیاترە بۆ پاڵنانی بۆیە دڵ تونتر لێدات. خواردنی سوێر ئەبێتە هۆی ئەم ئەنجامە. خوێ ئاستی پێویستی ئاو بەرزەکاتەوە. شلەی زیادیش قەبارەی خوێن و پستانی خوێن زیاترەکە. هەروەها فشاریش وەکو کاردانەوەکانی شەڕ و فڕین چەند هۆرمۆنێک دەرەیات وەک ئێپینەفرین و نۆر ئێپینەفرین کە ناو بۆریەکان تەنگەکات. ڕادەی ڕۆشتنی مادەکان خێراترەکات و فشار بە پێچەوانەی ئاڕاستی ڕۆشنەکە زیاترەکات. دەمارەکانی خوێن ئەتوانن بە ئاسانی بەرگەی ئەم گۆڕانکاریانە بگرن. ڕێشاڵە نەرمەکانی ناو خانەکانی دەمار نەرمیانەکات. بەڵام ئەگەر فشاری خوێنەکە و بەرز بوویەوە بۆ 140 و سەرونەوەت کە ناوەبرێت بە بەرزبوونەوەی فشاری خوێن وەلەو ئاستەیە مایەوە ڕەنگە دەرەنجامی خراپی لێ بکەوێتەوە. لەبەرەوەی فشاری زیاتری دیواری ناوپۆشی خوێنبەرەکان ڕەنگە برینی بچووکی لێ بکەوێتەوە. کاتێ شانە برینارەکەش گەورە بوو ئەو مادانەی کە بەرپرسیارن لە هەوگرتنەکە وەک خڕۆکە سپیەکانی خوێن لە دەوری بریناریەکە کۆبنەوە. چەوری زیادە و کۆلسترۆلی زیادە لەسەر ڕێڕەوەکە کۆ بێتەوە بە هەمان شێوە. لە کۆتاییە کۆبنەوە و ئاوساوی دروستەکەن کە دیواری ناوپۆشی خوێنبەرەکە ئەستور و ڕقەکات. ئەم حاڵەتەیش ناوەبرێت بە ڕقبوونی خوێنبەرەکان کە ڕەنگە ئەنجامی خراپی هەبێت. ئەگەر برینەکە بتەقێت خوێنە مەیوەکە لەسەر برینەکە کۆ بێتەوە. بۆریەکە تسکەکاتەوە و ئەیگرێت. ئەگەر مەینی خوێنەکە گەورە بێت ڕەنگە بە تەواوی ڕێ لە هاتوچۆکردنی ئۆکسجین و مادە خۆراکیەکان بگرێت بۆ خانەکانی تریلەش بەناو ئەو بۆریەی کە خۆراک ئەگەیەنێ بەدڵ کە ئەمەش ئەبێتە هۆی جەڵدەی دڵ. کاتێکیش ئۆکسجین نەگات بە ماسوولکەکان دەسەکات بمردن. ئەگەر مەینەکە بتەقێت خوێن بە لێشاو ئەچێ بەرەو مێشک و ئەمەش ئەبێتە هۆی دروستبوونی خوڕپەی مێشک. ئەستۆربوون و تەسەکبوونەوەی بۆریەکانی خوێنی دەتوانرێ فراوان بکرێ لە ڕێگەی جۆرە نەشتەرگەریەکەوە کە ناوەبرێ بە قەستەرە. لەوەیە پزیشکەکان وایرەگەبن بەناو بۆریە گیراوەکەیە. پاشان باڵۆنێکی کەم لە ڕێگەی وایرەکەوە ئاڕاستە ئەکەن کە باڵۆنەکە پڕ دەکرێت ڕێڕەوەکە ناچارەکە دووبارە بکرێتەوە. هەنێجار بۆریەکی ڕق کە پێوترێ کۆڵەکە لە شوێنی بۆریەکە دانرێ تا بەکراوی بهێڵێتەوە. ڕێگە بە خوێنەکە ئەدرێ کە بە ئازادی ئەتوچۆ بکات تا شوێنی کەمی ئۆکسجینی خانەکان بگرێتەوە. مانەوە بەجێڕی لە ژێر فشارەکەیە کارێکی قورسە بۆ خوێنبەرەکان. ئەو مادەشلانێشی کە پێیە ئەڕوات ئەو مادە خۆراکیانەی تایە کە ڕەنگە هەندێجار لیکێنەر بێت و مەین دروستکات. دڵی ئاسایش نزیکەی 70 جار لێ ئەدات لە خولەکێکە کە ئەکاتە نزیکەی 2 بلیۆن و نیو جار لێدان بە درێژایی ژیان کە ئەمەش لە ڕەفشارێکی نەبەزێنراوە چێت. بەڵام خەمە نەبێ خوێنبەرەکانە زۆر باش ڕێکخراوە بۆ ئەم بەرەنگاریە.